ئازیزانم، گەورەترین خاڵی وەرچەرخان و گۆڕانکاری ئەوەیە مرۆڤ هەست بە داماوی بەدبەختیەکانی خۆی بکات. ئێمە ئەگەر هەستمان کرد کە ئاستی معریفی و زانستیمان نزمە، ئەو کاتەیە کە ئەڵین باقبوڵی نەکەی. کاتێک کە تۆ ئەزانی کە لە شوێنێکی زۆر خراپ ژیاوی وە شوێنی تر هەیە زۆر بە ئاسانی ئەتوانی بچیتیایە بژیت، شوێنەکە زۆر زۆر باشترە، بەڕاستی تاوانە بەرامبەر بە خۆت. کە ئامادەی مەحموودی معەزەمی محازەرەیەکی بینی بوو، باسی گوندی خوێک ئاوزام هەر لە یوتیوب بنووسی گوندی خوێی هێنێ، جا نزیکی چارەکی 20 دقەیەی گوێم لێ گرتە بوو، مۆزوعێکی جوان باسەکە، ئاڵێ ڕۆشتم لە گوندێکی زۆر وشک ناخۆش، ئەو بیابانە خەڵکی خەریکی تەقەتەق بوون و بە ئاوان و دەستکەوان و ئەمانە، ئەڵێ پرسیم وتیان ئەمە گوندی خوێ، ئەم خەڵکە ئەچن، ئەڵێ ئەوەندە شوێنەکە ناخۆش بوو کە ڕۆشتین منطقەیەکی نزیکی ئەوێ، کانی لێبوو، درەختی لێبوو، پرە هەموو شێوازێکی جوانی ژیان. جا ئازیزان، لە ڕووی مەعریفیشەوە جاری وا هەیە ئێمە لەناو گوندی خوێین، لەناو کۆمەڵی بابەتی بێمستەوە، لەناو وەزعێک بابەتێکی یعنی بیرکردنەوەکانمان زەعیفە، تێگەشتنمان بۆ دنیا لاوازە، ئاستی ئەکادیمیمان نزمە، یعنی لە زۆربەی مۆزوعە عیلمیەکان، سەقافیەکان، فکریەکان، فەلسەفیەکان تێناگەین. و ئەیدێ باشە، با هۆشیار بینەوە، با تۆزە بکەینەوە بە خۆمانە، یعنی بۆ ئەبێ قبوڵیکەین لە خۆمان بەم مستەوە نزمەوە بژین. خۆشەویستان، من ڕۆژانە لۆمەی خۆمە، بەردەوام لۆمەی خۆمەکەم، یعنی بۆ ئەبێ من مستەوام ئەوە نەکەس بێت، بۆ ئەبێ من ئەوەندە بێ ئاگا بم، بۆ ئەبێ من نەڕۆشت بم 4-5 مجەڵەدم لەسەر کۆمەڵناسی نەخوێند بێتەوە، بۆ ئەبێ من 4 کۆرسم لەسەر فەلسەفە نەخوێند بێ، بۆ ئەبێ من لەسەر مێژووی عیلم نەچوو بم بە دوای مەوزوعەکە. یعنی بابین گرەی لە خۆمان بکەین، بابین بڵین بۆ یعنی گەورەترین گەشتی تۆ لە ژیانە لەو ڕۆژەی لە دایکەبی بۆی ڕۆژەی ئەمری بەڕێزان، گەورەترین گەشتی تۆ لە ژیانە گەشتێکی معریفیە. ئەگینا ئینسان خوا بۆی دروست نەکردووە بێتە ئەم ژیانە بخوا و بخەوێ، ئەمانە پێویستیەکانی ژیانە، خواردن و خەوتن پێویستیەکانی ژیانن. بەڵام گەشتە حەقیقیەتی ئینسان هەتا ڕۆژی مردن گەڕانە بە دوای حەقیقەت و وەرگرتنی معریفە. تۆ ئەگەر نەزانی لەو گەشتای، ژیانت زۆر بەداماوی بەدبەختی ئەوەی دەست.